وەزارەتی ڕۆشنبیری بە نووسراوێک 40 کەناڵی لۆکاڵی بە پاساوی نوێنەکردنەوەی مۆڵەتی ساڵانە لەسەر سیستەمی DVP داخست، بەڵام وەزارەتەکە لەپاڵ ئەو نووسراوەی خستۆتی سەر شاشەی کەناڵەکان. هاوکات نووسیوێتی بەهۆی پابەند نەبوون بە ڕێنماییەکانی وەزارەتی ڕۆشنبیری داخراون. بەرپرسی بەشی پەیوەندیەکانی تۆڕی میدیایی کۆمەڵ دەڵێت چەندین کەناڵ هەیە بەهۆی پەخشکردنی دراما و دیمەنی نەگونجاو لەگەڵ کللتوری نەریتی کوردەواری. چەندی ساڵە شیرازەی کۆمەڵگەیان شێواندووە. وەزارەتی ڕۆشنبیری بۆچی سزای ئەو سەرپێچیانەی نەداوە؟ ئێستا هاتووە سەرڕای ئەو قەیرانە دارایی کە بەرۆکی خەڵک و میدیاکانیشی گرتوتەوە بە پاساوی نوێنەکردنەوەی مۆڵەت کەناڵەکان دادەخات، لە کاتێکدا زۆربیان دەڵێن ئەگەر بۆیان بکرێت بە قیستی مانگانە ئەوە گرفتیان نییە لە دانی پارەی مۆڵەتی ساڵانەکەیان. تەحداکین کە ڕێنماییەک بێت بڵێ کەناڵی پەیام لەم ڕێنماییە لای داوە جگە لەو ساڵانەیەوە تێکستەکەشیانەوە گەێنێ، یعنی ئەگەر کەسێک بیخوێنێتەوە نەزانێ وازانن کەناڵی پەیام جەریمەیەکی گەورەی کردووە لە کاتێک ئەم حاڵەتە نییە و پێویستە بە زووترین کاتەوە تێکستە بگۆڕێ و بە بڕیارەکەشا بچێتەوە و ڕێکاری ئاسانیش بۆ کەناڵەکان دابنێن، هەروەکو ئەو تەلەبەی خۆیان هەیەە لە هاوڵاتیان کە ئارامگر بن لەسەر ئەم قەیرانە و حاڵەتێک نەنوێنن کە حکومت بوەستێ کارەکانی حکومت بوەستن، ئەوانیش ئارامگر بن لەسەر پێدانەوەی ئەم ساڵانەیە. مودەیەکە ئێمە مراجعەی وەزارەت و بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری سلێمانیمان کردووە لە هەوڵی ئەویان کە ئەم پارەیە بکەین بە شێوەی قیست ئەو پارەیە بدەینە وەزارەت، بەڵام تا ئێستا بۆمان نەکراوە و داوای نەقدی پارەکەمان لێەکەن. وەزارەتی ڕۆشنبیری تا ئێستا ڕەتی کردوێتەوە ئەو بڕەپارەی کە کەناڵەکان قەرزی مۆڵەتی نوێکردنەوەی ساڵانن بە قیز لیان وەربگیرێت. ئەوان دەڵێن هەموو کەناڵەکان دەبێت پابەند بن بە ڕێنماییەکانی وەزارەتەوە و قەیران و نەبوونی پارە پەیوەندی بە ئەوانەوە نییە. ئەوە بڕیاری وەزارەتی ڕۆشنبیری و ئەنجومەنی وەزیران و وەزارەتی داراییە. پاش وەرگرتنی ڕەزامەندی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی و وەزارەتی ڕۆشنبیری بۆیان هەچار بوون ئەوڕۆ پەخشەکانیان ڕابگرین تاکو و مۆڵەتەکانیان تازە دەکەنەوە. ئەگەر بێت و بێن بەدەم بانگەوازەکە بەشێکی ئەوانی کە قازارن بدن ئەوەی تر ئەتوانی بۆیان بکەن بە قسە دەبەر مەسەلەی قەیرانی دارایی بۆیان دەکەن بە قسە. بەپێی ئەو ڕێنمایی کە لەو کتێبەدا هەیە کار بە یاسای کاری ڕۆژنامەگەری نەکراوە. بەپێی مادەی یەکەم بڕگەی 5 لە یاسای کاری ڕۆژنامەگەری ڕۆژنامە قەدەغە ناکرێ و دەستی بەسەردا ناگیرێت، بەڵام وەزارەتی ڕۆشنبیری لە داخستنی ئەو کەناڵانە کاری بە یاساکە نەکردووە و کاری بەو ڕێنمایانەی خۆی کردووە کە لەو کتێبەدا هەیە، لە کاتێکدا تا ئێستا ئەو کتێبە تەنها ڕێنماییە و لە پەرلەمان نەکراوە بە یاسا. ناکرێت ئێمە زیاتر لە نزیکی 250 رادیۆ تەلەڤیزیۆن لە هەرێمی کوردستانە کار ئەکەن یاسایەکیان نەبێ ڕێکیان خاتەوە. یاسای کاری ڕۆژنامە نووسی تەنها باسی لە ڕۆژنامە کردووە، ڕاستی ئێمە لێرە هەموو کارێکی پێ ئەەکەین، بەڵام یاساکە لە سەردەمێکان نووسراوە کە تایبەت بوو بە ڕۆژنامەی کاغەزیەوە. ئێستا لێرە هەموو ڕۆژێک ئێمە بەم شێوازە دووچاری کێشەیەکی یاسایی بینە و کەناڵانی کە داخرێن ئەگەر بێت و بیخەنە قاڵبی یاساییەوە لە ئێمە پیکاری یاسای ژمارە 35 هیچ کەناڵێکیان هیچ وەزارەتی هیچ حکوومەتێک ناتوانێت کەناڵەکەمان دابخەبوو لە بەرەوەی لە یاسا ڕێگەی پێدراوەکەی هەرێمی کوردستانە داخستنی کەناڵیتیانە. بەڵام وەزارەتی ژێتەوە جارێکیکە لە ڕێگەی پارێزەرەکانی خۆیڵە، بەڵێ ئێمەش لە چوارچێوی کاری وەزارەتی خۆمانە کە بینراوە بیسراو لە لای ئێمەیە بەپی ڕێنماییەکانی خۆمان ئەگەر مۆڵەت تازە نەکەیتەوە لە ماوەی 4 مانگە ئێمە مۆڵەتەکەت دێوەرەگرینەوە و کەناڵەکەت بەداخستن. لە کاتێکدا حکومەتی هەرێم فەرمانگە و وەزارەت نەماوە قەرزاری نەبێت، کەچی هەرباکیشی نییە و باز لە دانەوەی قەرزەکانیان ناکات، بەڵام بۆ خۆی ئاساییە بە پاساوی قەرز و مۆڵەت تازەکردنەوە سزای دەستگاکانی ڕاگەیاندن بدات. ڕایمێر عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.